ڕۆژی ئاڵای کوردستان کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هەفتەی کانونیەکەم وەکو ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کراوە، بەڵام بۆچی پێویستە کە کورد پارێزگاری لەو دەستکەوتنەتەوە یانە بکات بەرامبەر بەو هێرشانەی کە دەکرێتە سەری و زۆر جار هەوڵی لە باربردننی ئەو دەستکەوتانە دراوە. هەرێمی کوردستان ئێستا هەرچەندە کە هەرێمێکی سەربەخۆیە لە ناو حکوومەتێکی فدراڵیدا، بەڵام بەردەوام هەوڵی لە باربردننی قەواری هەرێمی کوردستان و بەلاڕێدابردن و پەرابێزخستنی دەستکەوتنەتەوەیەکانی دەدرێت. ڕۆژی ئاڵا ئەتوانێت دەستپێک و یا خاڵێکی وەرچەرخان بێت بۆ دووبارە زیندووکردنەوەی ئەو بۆنانە و پێداگیریکردن لەسەر مافەکانی کورد. من زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار لێرە لە ستودیۆ لەگەڵمان. بەڕێز ئازاد زۆر بەخێر بێ. کورد وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت جاری پێشموش یەک ڕۆژی ئاڵای کوردستان لە تۆش و لە هەموو بینەرانی خۆشەویست پیرۆزبی ڕەخنەیەکی ئەگرم کەمترین کاربەندی ئێرە ئاڵایان لێرەی خۆیان داوەکە پێویست بوو ئیدارە ئەمە بکرێەوە تەوزیعی بکە بەسەرماندا بە خۆشمان لە بەرەوکی خۆمانی دەدەین. بەسەر بۆتانە کڕمەگە لەسەر ئەو پەکتان کەوتە بۆتانە کڕم. زۆر سپاس. بەڕێز ئازاد بەڵێ کورد وەکو گەورەترین نەتەوەی بێدەوڵەت بەردەوام پارێزگاری لە دەستکەوتنەتەوەی و مێژوویەکانی خۆی کردووە. ئاڵایەکێک لەو دەستکەوتانەیە کە بە درێژایی مێژوو تا ئێستا کورد پارێزگاری لێ کردووە. بۆچی گرنگە بەردەوام بین لەسەر ئەم جۆرە بیرکردنەوە هەنگاوانە؟ زانین لە ڕاستیدا ئەمە بە سۆرەم لێ یانەوەی پێمان بڵێن دەستکەوتە هەبوونی ئاڵا تیپێکی تۆپێن ئاڵای هەیە و مافی هەیە لە هەموو دنیادا ئاڵای هەبێ، بەڵام ئێمە چونکە لەسەر ئەو هەبوونی ئەو ئاڵایە ئەوەندە قوربانیمان داوە، شەهیدمان داوە، زۆر دوور نا لە دوای ئۆکتۆبەر لە خانەقین و لە کەرکووشیش بینیمان کە لە خانەقین شەهیدماندا لەسەر ئەو ئاڵایە. لە کاتێکدا ئەو ئاڵایە لە دەستور و لە هەموو شتەکانی عێراقدا هەیە، ئێمە حەقمان هەیە کە ئاڵای خۆمانمان هەبێ لە قوڵایە مێژوویەکە لایەنێکی تری مەسەلەکەیە. لە ڕاستیدا ئێمە ئاڵا بۆ ئێمە دەستکەوت نییە، بەشێکە لە بوونی ئێمە چونکە ئێمە لە زۆر ڕووەوە بە زۆر هۆکارەوە بە زۆر ئامرازەوە هەڕەشەمان لەسەر هەڕەشە لەسەر بوونمان هەیە. یەکێک لەوانە جناوت باست کرد کە وەکو دەستکەوتێک ئەیانەوێ نەمێنێ، ئەسن ئەمە ئەوان ئەیانەوێ کورد نەمێنێ، یعنی مەسەر هەڕەشەنیە لەسەر قەوارەی هەرێم. قەوارەی هەرێم مەسەڵ هەموو کوردستانی باشوور نییە تاوەکو ئێمە بین زۆر بەنەوەیەکە هینی بکەین، بەڵام ئەوان ئەیانەوێ ئەوەش نەمێنێ، ئەیانەوێ کیانی کورد نەمێنێ و ئەیانەوێ کورد وەکو نەتەوەیەک نەمێنێ. کورد وەکو نەتەوە ئەبێ خاکی هەبێ کە هەیەتی، ئەبێ زمانی هەبێ کە هەیەتی، ئەبێ وەکو وەڵێن ئێستا ئەزمونێکی هەیە بە تێکۆشانەوە دەستی هێناوە کە هەیەتی، ئەوان ئەیانەوێ ئەو هیچی نەبێ، ئەوان ئەیانەوێ کورد کۆیلە بێ، کورد ژێردەست بێ. کۆیلە پێویستی بە ئاڵا نییە، کۆیلەیە، ئێمە نامانەوێ کۆیلە بین، کورد نەیویستوە کۆیلە بێ. لە راپۆرتەکەتاندا یان تۆ وتەیان راپۆرتێک بوو کە نەک لە پێشووتریش جوولانەوەکانی تری کورد هەر ئەو بزاوتە سیاسی لە ئەستەمبۆڵەوە کاتی خۆی دەستی پێکردووە کورد ئاڵای هەبووە. ڕاستە ئەو کاتە ڕەنگە ئاڵای پێکهاتەیەکی یان پێکهاتەیەکی سیاسی یان بزوتنەوەیەکی سیاسی بوو بێ، بەڵام ئاڵایەک بۆ پێناسەکردنی کورد، شناسێک بۆ کورد. بۆیە من پێم وایە کە ئێمە زۆر گرنگە، حتا ئەگە چالنج بێ ئەوان ئەیانەوێ ئێمە بێ ئاڵابی نەخێر ئێمە ئەمانەوێ ئاڵامان هەبێ. شارەکەی عەبدوڵڵاه پەشێوە پێیان وتمەی بێ ئاڵا بۆ دەرەوە، ئێمە ئەمانەوێ ئاڵامان هەیە بۆی کەس پێمان نەڵێ بۆ دەرەوە، لەناو خاچی خۆشماندا پێمان نەڵێن بۆ دەرەوە. باشە بەڕێز ئازاد، جەنابەت ئاماژەت بە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر دۆخی کەرکووک و خانەقین لە 2017 کرد، بەڵام هەر ئەمڕۆ لە ڕۆژی ئاڵای کوردستانە ڕێگری لەوە کراوە کە ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵ بکرێ. ئێمە سبەینی هەڵبژاردنی انجمەنی پارێزگاکەمان هەیە، کورد هەوڵ دەدا زۆرترین دەستکەوتی لەوێ هەبێ. بۆچی ئەم ئەقلیەتە بەردەوام بەرامبەر بە کورد و هێماکانی دووبارە دەبێتەوە؟ زانیت ئەمە زۆر ڕوونە، ئەسڵ ئەمە پرسیاری ناوێ، ئەبێ هەموو کەسێک بزانێەوە. ئەوە لەسەر مامۆستاکان ئێستا راپۆرتەکەی سلێمانیم بینی، لەسەر مامۆستایان پێویستە لە ئیبتیدائیەوە یەکشت بڵێن کە بەداخەوە نایڵێن. ئێستا هەندێک لە میدیاکانی پێما بێ لای ئێوەش جۆرێک لە خۆپارێزی لەو مەسەلەدا هەیە کە بە عێراق ناڵێن داگیرکرد، با بە عێراق داگیرکەرە. ئێستا لە راپۆرتەکەتاندا وتان حەشدی شعبی هات کەرکووکی هاتەوە کەرکوو یان کەرکووکی گرت، کەرکووکی نەگرت، کەرکووکی داگیر کردەوە. لەبەرەوە بەڕاستی ئێستا ئەمە پێویستە ڕۆژانە کێچێک لەو خاڵانە میشە ئەڵێن پەروەردە ئێمە پەروەردەمان تەنیا بۆ ئەوە نییە کە تەکنۆلۆژیای پێشکەوتومان بۆ دروستکە، ئەمە
لە هەر شوێنێکی دنیا هەبێ ئەمە هەیە لە هەر شوێنێک بی هەر ناوێک لێبێ هەر ناسنامەیەکتە بێ ئەمە هەیە بۆ پێشکەوتن لە ڕووی تەکنەلۆژی و لە ڕووی زانستیەوە بەڵام ئەوەی کە ئێمە لە پەروەردەدا ئەبێ بیکەینەوەیەکە هەمومان گلەیمان لەوە هەیەکە هەستکردن بە ئینتیما کەم بۆتەوە هەمووشمان ئەڵێن ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکرێ ئەمە پرسیارێکی ئالۆزە پێش هەموو شتێک ئێمە ئەبێ واضح بین لە ئینتیما ڕوون بین لە ئینتیما دوودڵ نەبین لە ئینتیما من هیچ علاقم بەوە نییە حزبی حاکم لە کوردستان ئەوزایە چێتیە پارتیە گۆڕانە چیترا هیچ علاقم بەوە نییە چۆن ئیدارەی ململانیەکە ئەکا لەگە بەغدا ئەمە ئیدارەی ململانەیە بەڵام ئەمە خیتابی نەتەوەی نییە خیتابی نەتەوەیمانەوە ئێمە کوردین ئێمە خاوەنی خاکی خۆمانین خاوەنی زمانی خۆمانین و لە ئەنجامی تێکۆشاندا ئێمە ئاڵاشمان هەیە و ئێمە پەیوەندی دیبلۆماسیشمان هەیە و ئێمە ئەدەبمان هەیە کولتورمان هەیە ئەوانە هەموو دەستکەوتی ئێمەن ئێمە ئەبێ بە خەڵکی خۆمان بە لاوەکانمان بە قوتابی و ئەوانەی لە مەکتەب و قوتابخانە و خوێندەگان خوێنن پێیان بوتی لەوێوە ئەبێ ڕوون بین ئێمە یەشێک لە مشکلە گەورەکانمان ڕوون نین هەرکە هەڕەشەیەکمان هاتە سەر با گەورەش بێ ئەو هەڕەشەیە لە کۆمەڵێک شت پاشەکشەکەین ئەوە ئیدارەی سیاسی ئەبێ لە هەندێک شت پاشەکشە بکە بەڵام ناو کۆمەلگادا نەخێن نابێ یەک زەڕە دوودڵ بین لەوەی کە بڵێن بەغدا داگیرکەرە یەک زەڕە یعنی ئەمە من ئۆباڵەکەی ئەخەمە سەر هەموو جیهەتە سیاسیەکان بەبێ ئیستیسنا باشە پێش هەمان حزبەکەی خۆم کە پارتیە نابێ لەوە ڕوئیامان ڕوون نەبێ دیدمان ڕوون نەبێ چونکە ئەگەمە ئێستا دیدمان ڕوون نەبێ ئەو نەوەیە لەکوێ فێرە بێت جاران پێشمەگە لە شاخ بوو جاران شەڕ بوو جاران خەڵکی بەغدا دەها خەڵکی ئەگرت ئەعدامیە کرد ئەنفالیە کرد کیمیا بارانیە کرد ئەمە خۆی لە خۆیدا جۆرێک لە خیتابی دژ بە داگیرکەری دووسەکرد تێرەگەی ئێستا ئەگەر ئێمە نەیڵین و ئێمە خۆمان پارێزین و ئێمە لەبەر هەر ئەعتیبارێکی سیاسی نەڵێن بەغدا داگیرکەرە بابە نەڵێن بەغدا هاتەوە کەرکووکی داگیر کردەوە لانی کەم نەڵێن وەکو ئێستا تۆ وتت بە ئاشکرا نەڵێن ینی احتیجاج نەکەین ینی دژ نەوەستینەوە ڕانەگەێنین ئەسڵ بە ڕسمی بە بەغدا نەڵێن تۆ بۆ ئاڵا مەمنوعەکەی لە کاتێکدا ئاڵای حەشدی شعبی مەمنوع نیە 50 ئاڵای حەشدی شعبی لە کەرکووک تەراتێنەکە بەم سەر و بەو سەری گەڕەکە کوردیەکان و گەڕەکە سونیەکان و گەڕەک و هەموو شوێنەکان بۆ ئەبێ پێیان بڵێن ئیتر نابێت لەوە بێدەنگ بین تەنیا قسەکردن لێرە کافی نییە بەس نییە بۆ ئەوەی ئێمە دژی ئەوە بین ئەبێ بە ڕسمیش ئێمە ناڵێن با لەگەڵ بەغدا لە گفتوگۆدا بین بەشێک لە گفتوگۆکانمان ئەوە نییە بڵێن وەرە پێمان بڵێ کو تەسلیمت بین ئەبێ پێی بڵێن ئێمە کو تەسلیمت نابین ئێمە بۆ تەسلیمت نابین بەڵێ هەر مانگێک بەر لێستا بوو لە کاتی کردنەوەی بارگەکانی پارتی و داخستنی ڕێگاکان لەلایەن کۆمەڵێک عەرەبی شۆڤینیەوە هاوڵاتیەک لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان و بەرزکردنەوەی شەهید کرا تۆ پرسیام لێ کرێ من جارێککە ناچارم وەکو ئەڵێن شتێکی کە اعترازێک بکەم گلەیە بکەم ڕخنەیەک بگرم لە ئێوە ناببوورە باشە ینی وەکو ئەمە ئێستا ئەچینە دەرەوە بە تایبەتی لە 80 ساڵی ڕابردوو چامان کوێرە بوو لەبەر ئەو هەموو هەزاران ڕێکخراوی NGO ناحکومی ڕێکخراوی مەدەنی چامان کوێرە بوو ئەمانە لە کوێن لەو مناسبەیە یعنی ئەمانە هەمویان ناکۆکن لەگە هەبوونی ئاڵای کوردستان ئێبابیڵێن ئەگەر ناکۆکنی ئەی بۆ یادی ناکەنەوە لەلایەکی ترەوە یعنی ئەوە هەر ئەرچی قوتابیان نییە ئەرچی خوێندنگاکان و قوتابخانەکان و پەیمانگاکان و کۆلێژەکان نییە ئەو یادە بکەنەوە ئەی ئێمە عشیرەتی گەورەمانە ئەیکوان بۆ ئەوان یادی ناکەنەوە بۆ هەوڵ نادرێت لەگەڵیان یادی ئەو بۆنانە بکەنەوە خۆمەزانی ئەو پێک هاتی تریش شار و ئێستا هەموو گوندێکی بچووکیش بێ ڕۆژێکی دیار کردووە بە ناوی گوندی خۆی فستیڤالی بۆکە ئیشی بۆکە ئەی بۆ ئەوانە هەمویان نایەن یادی ئەو ڕۆژە بکەنەوە قووەتێکی بەهێسی پێ بکەین مە هەمومان نەزانین مؤسساتی خوێندن دامەزراوەی خوێندن ئەو دامەزراوانن کە کەم و زۆر پەیوەندیان بە حکوومەتەوە هەیە ئێمە ئەبێ ئەو یادکردنەوەی لە دەرەوەی ئەو مؤسساتانە بکەین بەڕاستی بابەتە بنەڕەتی بکاتەوە ئەوە ئەرکی هەموو لایەکە مەسەن پێش هەمووان ئەرکی ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستانە لە بچێتە ناوخەڵک ئەو ڕۆژە لە ئۆفیسەکانیان بێنە دەرەوە بچن لەگەڵ ئەو گەڕەکانەی کە لە دەروپشتی خۆیانە لەگەڵ ئەو گەڕەکانە ئەندامانی پارتی کۆکەنەوە هەوادارانی پارتی کۆکەنەوە دەنگدەرانی پارتی کۆکەنەوە کە سوکاری شەهیدانی پارتی کۆکەنەوە بۆ نمونە ئەڵێم طبعا من ئەڵێم کە سوکاری هەموو
کوردستان و هەموو شەهیدانی کوردستان کۆکەنەوە ئەو یادە بکەنەوە یعنی ئەمە وارێ نەکەین تەنیا لە خوێندنگاکان بێ ئێستا من نازانم زاخۆمان پیشاندا و سلێمانیشتان پیشاندا ئەمە نازانم لە زاخۆ و سلێمانی وە لێرە لە شوێنیکە لە چەندین خوێندنگا لە چەندین قوتابخانە لە چەندین پەیمانگا ئەو یادەکراوەتەوە یان ئەکرێتەوە من گوێم لێ لە بەرپرسی ئەوەی زاخۆ بەڕێزی وتی پێویستە لە هەموو قوتابخانەکاندا ئەمە بکرێ جاهۆسە دەوام تەواو بووە کەی پێویستە بکرێ بێ لە دوێنێ بوترایە پێویستە لە پێرێ بوترایە پێویستە لە پێرێ ڕێنوێنی بدراوە لە پێرێ ئەمر بدرابە ببوورە هەتا ناڵێم ڕێنوێنی ئەمر بدرابە بڵێ ئەبێ ئەو یادە بەرز ڕابگرن ئەو یادە بکەنەوە باشە بەڕێز ئازاد سەرەتا پرسیاری خۆت بە بواری پەروەردە کرد بەڵام منهەجەکانی خوێندن لە کوردستان تا چەندە گرنگیان بم بابەتە نیشتیمانی و نەتەوەیانەدا و زۆر جارگەلەی دەکرێت وەکو پێویست نییانەوەی نوێ ئاشنا بێت بەو مێژووە کە هەیە بۆی کەنەوەی داهاتوو بتوانن لەسەری ڕابێن ئەم کاڵبوونەوەی بەڕێوەبردننی ئەم جۆرە بۆنانەوەکو بەڕێز ڕخنە لە ڕێکخراوەکان گرت ئایا ئێستا لە کوردستان دەبینرێت و بۆچی بەم شێوازەیە لە ڕاستیدا من نامێ تەداخل بکەمان بچمە خۆم بگلێنمە کاروباری پەروەردەیی بابەتێکی قورس و سەنجین و زانستیە بەڵام شوێنێکی هەیە کە هیڕای گشتیە هی منیشە هی فەزای گشتیە هی منیشە میش ئەتوانم قسەی لەسەر بکەم لە ڕاستیدا مەسلەی پەروەردەکردنی کوردانە من ناویشی لەنانێم نیشتیمانی چووکە بە درێژایی سەردەمی بەعس و پێش بەعسیش دەرسێک هەبوو لە هەموو شوێنەکان ئەخوێنە بەڵای پەروەردەی نیشتیمانی بۆی تووشی ئەو ئیشکالە نەبینەوە بۆی بەهەڵا مۆزوعەکان نەڕوات ئەم پێ ئەڵێم پەروەردەی کوردستانیانە ئەگەر نەشرێم کوردانە ئەڵێم کوردستانیانە ئەوە پێویستە لە هەموو خوێندنگاکاندا هەبێ بەڵام ئەمە بۆ ئەوە نییە کە ئەمە کتێبێک بێ دوایی تەڵەبە ناچار بێ بخوێنێ امتحان بداتەوە بۆەوەی دەرەجە پێوەرگێ ئەو کاتە بەشێک لە تەڵەبە ناکۆکە بێ لەگەڵ ئەوە بەدڵی نابێ وەک چۆن هەیە ڕاضیاتی بەدڵنیە ئەوشی بەدڵ نابێت تااقەتی نابێ لێ پرسی ئەڵێ من بۆ نمونە ئەڵێ من دەرسە کۆمەڵایەتەکان زۆر حەزی لێ ناکەم حەزم لە دەرسی علمیە بۆ نمونە هەر نەبێ ئەو بیانۆ دێتە پێشوکە زۆر نەخوێنێ بۆیە ئەوە نابێ هین بکرێ ببەسێتەوە بە دەرسێک بە ناوی پەروەردەی کوردستانی یان پەروەردەی نیشتیمانی چ ناوێکیان لێناوە نازانم چییە ئەمە ئەبێ بگۆڕدرێ ئەمە ئەبێ مناسەباتی تری بۆ دروست بکرێ گەنجان پێویستیان بە مناسەباتە بۆنەیان بۆ دروست بکرێ ینی ڕاستە بەداخەوە ێستا هەندێک شوێن بایکۆتی خوێندن هەیە بەڵام لە هەولێر و لە شوێنانە نییە پێویستە ینی فیستیڤالی ساڵانە بکرێ فیستیڤالی شانۆی قوتابخانەکان بکرێ فیستیڤالی گۆرانی و سرود لە قوتابخانەکاندا بکرێ بۆی ئەو شتانە جارێکی کە ببوژێنەوە من ئەمڕۆ بە ئەنقەس هەم ئەمەشم داناوە هەم ئەوەشم لە ملی خۆم کردو بە شانازیەوە و هەم بە زیری پێشمەرگانەشەوە هاتووم ینی ئەو بێ بەرنامەنیەوە نەبوو بەیانی جلەکەی ترم ئوتی نەبوو بێن بۆیە ئەوم بە پەلەپەلە بەرکردن نەخێت بەبەست ئەوم ئوتی کردووە بۆی ئەمڕۆ بێم لەگەڵ ئێوە هین بکەمەوە ئەو شتانەشم بەست ئەمە شکلیات نییە هیوا هەیە بە ناوی ئەوەی کە وەڵات جا ئەمە شتی شکلیە کاکە عوسمان بایدەمیر لە تورکیا لە پەرلەمان نەیوێرا بڵێ کە گوتی کوردستان گوتیان کوردستان لەکوێ گوتی ئەوەتە چونکە ئەگیرا بە پێی یاسا لێرە ناگیرەی کاکە لێرە من بۆچی لەوە دوودڵ بم کە بە ئاشکرا یاد بکەمەوە بۆ بڵێم ئەمە شکلیاتە ئەمە شکلیات نییە ئەمە بەشێکە چونکە ئێمە باشە گەشکلاتە بۆ دژمن نایڵێ ئەمە جێبەجەکەی خۆت ئێستا خەبەرەکەت خوێندەوە کە لە کەرکووک ڕێگەیان نەداوە ئاڵای کوردستان هەڵبکرێ لە بەشەکانی دیکەی کوردستان جاوەڕێتی من دڵم بەس بە انتخاباتی دڵم بە انتخاباتێک لە کەرکوو خۆش بێ کە سبەینێ ئەکرێ گوایە بەچی خۆش بێ لە کاتێک ئەو نایڵی ئەمن عەلەمی خۆم هەڵدەم بەڵام وەکو باسم کرد عەلەمەکانی ئاڵاکانی حەشدی شەعبی چاوی کوردەکانی ئەوێ و چاوی سونەکانی ئەوێ کوێرەکەن باشە بەڕێز ئازاد جگە لە ئینتمای هاوڵاتیان وەکو تاک بە ئەم بابەتە نیشتیمانی و نەتەوەیانە بەم هێما گرنگانە بەڵام لەلایەکی دیکەشەوە لایەنەکانیش کاریگەریان لەسەر کاڵبوونەوە یا جێگیربوونی ئەم بابەتە لە ڕۆحی تاکی کووردا هەیە لە ڕۆژی ڕەفراندۆمی سەربەخۆی کوردستان بینیمان سەرجەم لایەنەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بە ئاڵای کوردستانەوە ڕۆژێکی مێژوویان تۆمار کرد ئایا لە کوردستان لایەنە سیاسەکان وایان کردووە کە ئیترەمە لە چوارچێوەی بابەتێکی حزبی دەربچێت بێت بابەتێکی نیشتیمانی کار لەسەرمەوەکو بنەڕەت کراوەکو ڕفراندۆمەیان ئاڕای بەگشتی ئاڵا ڕۆژی ئاڵا ڕۆژێکی دیکەی ڕفراندۆمە من بۆ خۆم پێشی ماوەیەک لیان پرسیم لێچێک لە کەناڵەکان نازانم کوێ بوو لە مناسبەیەکدا
من وتم وتی باسی ریفراندۆم وتم هەموو ڕۆژە ریفراندۆمە ئێمە هەموو ڕۆژە ریفراندۆمە ئەەکەین کە یەکێکمان بەرگری لە وشەیەکی کوردی ئەەکەین خەریکە بە عەرەبەکرێ وشەکە بە عەرەبی ئەکرێ کە بەرگریەکەین ئەوە بەرگری لە ریفراندۆمەکەین ئەوە یادی ریفراندۆمەکەینەوە ئەوە بەرجەستەکردنەوەی ریفراندۆمەکەین ئەم ڕۆژێکێکە لە بۆنەکانی بەرجەستەکردنەوەی ریفراندۆم و لە کوردستانیش ئازادیەکەی ینی خۆ ئەوەی ڕقی لێتی ئەوەی نای با بڵێ بە ئاشکرابی لێ چی ڕێدەگرتووە کەس نەگیراوە سەر ئەوەی بڵێ کەس پۆلیسیۆ بڵێ وەرە تۆ ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە بۆ ئاڵات نەبەستووە یان بۆ ئاڵات هەڵ نەکردووە نا کەس نەچووە بەڵام ئەبێ ئێمە قسەمان لەسەر ئەوە بێ گومان بخێنە سەر ئەو جۆرە کەسانە لەسەر کەسایەتی و شخصیەتی ئەوانە هەم لە ڕووی دەرونیەوە و هەم لە ڕووی سۆسیۆلۆجیەوە و هەم لە ڕووی مێژوویەوە و هەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە. با لە قسەکانی بریکارەوە پرسیارێک لە بەڕێزت بکەم ئەگەر بۆ نەتەوەکانی دیکاڵا پیرۆز بێت بەومە سەد قات پیرۆزە ئێستاش هەوڵی لە باربردنی هەرێمی کوردستان و قەوارەی سیاسی هەرێمی کوردستان هەم وڵاتانی بەناو دۆست هەم لە عراقەوەکو بەڕێزت ئاماژەت پێکرد دەدرێت چی بکرێت؟ لە ڕاستیدا زۆر حاڵی نەبووم لە پرسیارەکە بزە بچووکە من خەیاڵم چوو وەلایەکیکە بۆم دووبارە بکەوە خەیاڵم چوو ئەو شوێنەی کە ئێستا بۆچی یعنی ئێمە ناچار بین ئێستا بڵێن بە خەڵکی کوردستان بڵێن نەک بە قوتابیان وەکو بەڕێز بەرپرسی ئیدارەی زاخۆش وتی و هانیدان کە یاد بکەنەوە بۆچی ئێمە وامان وا بێکە ئەمە بڵێن وەرن یاد بکەن وەرچە لە خۆشم وتم ئەبێ ئەمر بکرێ ئەمێ ڕێنوێنی بدرێ بەڵام بۆچی بۆ وای لێ هاتووە هۆکارەکەی چییە وای لێ هاتووە من پێوانە تازش بێ ینی ماوەیەکە وردە وردە چونکە بەڕاستیدا جیزەی ینی دامەزراوە استخباراتەکانی وڵاتانی دەور و بەرمان بە بەغدا بە تاران بە ئەنقەرە بە سووریا هەر تااقەتی خۆی هەیە جارێ فریای ئەو ناکەوێت پەلباوێ بۆ لای ئێمە و تابووری پێنجەمیش لە کوردستاندا تابووری پێنجەمیش ئەوانە هەموو ئیشەکەن لەسەر ئەوەی کە ئەو ڕەمزەنەتەوەی سمبولەنەتەوە یانەمان یان نیشتیمانیانەمان بەکو نیشتیمانی کوردستانیانەمان بسڕنەوە بۆی وامان لێ بکەن کە ئێمە وردە وردە پاشەک شە بکەین وردە وردە هەموو شتێک لە دەستە خۆمان بدەین وردە وردە شتێکی وەکو ئاڵا کە لای ئێمە قودسیەتی هەیە وای لێبێ قودسیەتی نەمێنێ چکەگە لە ناو خەڵکی هاتە دەرەوە تەنیا هاتەوە سەر بینا ڕسمیەکانی حکوومەت کە بە ئەمردا ئەمدێ و هەڵەگیرێ بەرزەکرێتەوە و نزمەکرێتەوە ئەگەر لە ماڵان هاتە دەرەوە من ئێستا کە هاتم بۆ ئێرە جگە لە سیاری خۆمی یەک سیارەی ترم نەدیە عەلەمی کوردستانی هەڵکرد بێ بە پێچەوانەی 10 ساڵ پێشی ئێستا 5 ساڵ پێشی ئێستا بەڵێ لەبەرەوە بەڕاستی من پێم وایە ئەبێ هەموو شتێکی ڕەمزی تێکۆشان و ڕەمزی بوون و یعنی ئەوەی فاکتەرەکانی هەبوونی نەتەوەی ئێمە هەبوونی نیشتیمانی و کوردستانی ئێمە ئەبێ هەمیشە ئێمە وا بکەین بەردەوام هەبێ و بەردەوام بەرز ڕایگرین و بەردەوام وا بکەین کە لە ناو کۆمەلگادا ئامادەجی زۆری هەبێ. زۆر باشە بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار زۆر سپاس کە لەگەڵ کوردستان تەواو بووین زۆر قسەماوە لەسەر ئاڵا بیکەین بەخاسی بەتایبەتی من شتێکی دیاری کراوە لە ئەیڕەقی بدا بە وازەحی ئەڵێ ناشتێنێ دانەیە تۆپی زەمان من نەزانم ئێستا قوتابیمان دیتن لە زاخۆ و لە سلێمانیش هەندێک قوتابیمان دیتنی پەیمانگا بوو و هێزی پێشمەرگەشمان بینی کە ئەمانە پێشڕەوی ئەو مەسەلەیەن کە ئاڵا پارێزن نەک ئاڵا لەبەر ئەوەی ئاڵایە لەبەرەوەی بەڕاستی یەکێکە لە سمبولەکانی نەتەوەیمان و یەکێکە لە ناسنامەکانی نەتەوەیی و کوردستانی خۆمان. زۆر باش سپاس بۆ ئێوە زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 بووی بەڕێز ئازاد جوندیانی سیاسەتمەدار سپاس.